زۆر سپاسشین لای کاک محەممەد. سپاس دکتۆر. سپاس کاک محەممەد. سپاس جەنابەتەکەم بەنسبەت تێگەشتی ژن و پیا و لە یەکتری پێویستە بەیەکەوە دابنیشن گوێ لە یەکتری بگرن و زیاتر لایانی سێمەکە تەرەفی سێم تەداخل کات زیاتر کێشەکە قوڵە بێتەوە لەوەی چارەسەر بکرێت و پێویست هەردوو لایەن تەنازول بۆ یەک بکەن چ ژن چ پیاو. اینجا هەندێک جار هاوسەرگیری مەسەیریە ئەوە نیە تۆ کراسێک بیان شتێک بێ بیگۆڕیت لەو نێوەندەیە لەوانەیە هەندێک جار زۆربەی بڵین عائیلەکانی خێزانەکان مناڵەکانە بێتە قوربانی لەو بینەیە. دوایەوەش ئەگەر بچنە لای کەسانێکی پسپۆری وەکو بەڕێزت یا هەر کەسانێکی کە لەو بارەیە شارزانەیە باشترە ئەو کاتە کێشەکان لە برەوەی بە ئاقارێکی کای بڕۆ چارەسەرکرێت. جاخۆی کاک محەممەد و کام کێشەی زۆر گەورەی لە شتی بچووکەوە دەستی پێ کردووە. یعنی شتی بچووکەکە ئیهمالیکەی من زۆر جار تەشبیه یەکەم وەکو تۆپەڵە بەفرێک وایە بەقەی تۆپێکی تێنسی بچووک تۆپەڵێ بەفر خلۆر کەرەوە لە شاخێکەوە هەر یەو لەگەڵ خۆیان بەفروەرە وەختێگاتەوە ئاوەڵێری هاتووە خێزانی جوایە ئەگەر بیدایەت ئەو ئافرەتە شتێ لە دڵیا بوو پیاوەکەی گوێی لێ نەگرت یا پیاوەکە شتێ لە دڵیا بوو باسی نەکرد ژنەکە گوێی لێ نەگرت وردەودە گەورابێ دوای چارەسەکردنی زەحمەتە بێت. بەڵام هەندێک دکتۆر سەرەکەی لە نێو ژن و پیاوە زۆربەی کێشەکان زۆر لەوە زیاترە. پیاو بە چیە مرێت بە دەنگ بەرزکردنەوە بەسەریە یعنی ئەو ئافرەتە سەرەکەی بەسەر پیاوە ینی سەڵ بەرزەکاتەوە یان بە شێوەی حساب و پیاوەکە ناکە لەگەڵ ڕێز و حورمەتمە یان دێجار پیاوەکە بە ئیهمالکردنی ئافرەتەکە ینی کێشە دروستە بێت. بەڵێ هەنجار ئیهمالکردن سەرچاوی کێشەکانە. من پێشنیازێک بۆ هەموو خوشکەکانەکەین ئەم خاتوونە کە کاک بڕیارەتەوە پێشەوەی بڵێ غازەکە نەماوە ئاو نەماوە دەست بە بۆڵە بۆڵکە دەلێی گەڕێ بابێتەوە بە خێراتنی بکە با ئیسراحەتێ بکە نانەکەی بخوا ئەو کاتەدا گلەیەکان دەڕێت پیاو برسی بوو لە دەرەوە هاو هیلاک وەرچێکی پێ بڵێ گوێی لێ ناگرێت بەڵام کە تێر بوو ئیسراحەتی کرە چێکی بڵێ گوێ لێگرێ. پاشان زۆر تەماشاکەی زۆربەی کێشەکان بە بەرچاو مناڵەکانیانەوە باسەکەن جاوەیەکێک لەڵە گەورەکان جاجار وایە مناڵ لە دەرەوە باسیەکات کۆڵان گەڕک یعنی دەوروبەر ئەزانێت نەکرد لەوە باشتر ئەفوو بەڵێ لە خۆشەویستی بێ بەشە بن دوو کە شەڕ و ئاژاوە هەبێ من خۆشەویستی خۆیان نیانە چۆن هەیە بە مناڵەکانە اینجا یەکەم پێداویستی دەرونی ئەمانە هەموو جارێن باسەکەن هەستکردن بە ئەمن و ئاسایشە کە دەنگێدەم شەڕۆشە مناڵەکە لێ بێ بەشە بێ ڕوال بە لە دەرەوە بە دوای ئاسایش و دڵنیاگەڕە ئەو کاتە برادەری خراپ شوێنی خراپ ئیستیقلال یەکەن جگەرەوەی کە خۆیان نێوانیان تێکە چێ مناڵەکانیش ڕەوشت و ئەخلاقیان بە ئاقارێکی تر ئاڕوە